ئەگەر لە ڕۆژی قیامەتت غافڵ بووی بە هیلاک دەچیت. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموویەتی ئەکثیروا من ذکر هذه اللذات، زۆر بیر لەو شتە بکەنەوە کە هەموو لەذەتەکان تێک دەدەن و نایهێڵن. مردن زۆر بیری لێ بکەنەوە، چونکە ئینسان کە غافڵ بوو لە مردن بە هیلاک دەچێت. کە مردنت لەبیر نەبوو، قیامەتت لەبیر نەبوو، بەهەشتت لەبیر نەبوو، جەهەنەمت لەبیر نەبوو، خۆتی بۆ ئامادە ناکەی، کاری خراپە دەکەی پەنا بەخوا، بۆ مردنی لەبیر نییە. ئەو کاتە بە هیلاک دەچێت، هەم لە دنیا بە هیلاک دەچێت، ڕۆژ دەردەچێت، خراپکار و تاوانبار دەردەچێت، و هەم بە هیلاکیش دەچێت کاتێک کە چێ ناو خاکەوە. ئەو کاتە دەبینێ عەذابی قەبر چییە. کاتێک کە خرایە ناو ئاگری جەهەنەمەوە خوابمان پارێزێ، ئەو کاتە دەزانێ جەهەنەم چییە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ کەسێک دێنن لە دنیا لە هەموو خەڵکی سەرڕووی زەوی ژیانی خۆشتر بووە، لە ڕەفاهیەت و خۆشحاڵی و خۆشگوزەرانیدا ژیاوە. یەک جار نوقمی دەکەن لە ناو جەهەنەم و دەری دێنن پرسیاری لێ دەکەن هەل ڕەئیتە نەعیمەن قەت تۆ نعمەت و خۆشیت بینیوە؟ دەڵێ یا ڕەبی ما ڕەئیت نەعیمەن قەت، لە ژیانمدا من ناخۆشیم نەبینی، من خۆشیم نەبینی، لە ژیانمدا خۆشیم نەبینی. سیرکە برای بەڕێز، یەک جار نقمکردنێک لە ئاگری جەهەنەم، یەک لەحظەیەک هەموو خۆشیەکانی ژیانی دنیای 70 ساڵەی تۆ بۆ نمونە هەموویت لەبیر دەباتەوە، هەمووی هیچ نەما. ما ڕەئیت نەعیمەن قەت، ڵە ئەی خوای پەروەردگار قەت من خۆشیم نەبینی، نەک درۆ بکات، هەمووی لەبیر بردەوەتەوە، هەمووی لەبیر بردەوە. چونکە العبرەة بالخواتیم، خاتیمە حیسابە براکانە. لە دنیا حەزی لە جوانترین ئافرەت بووە، دەستی کەوتووە. حەزی لە جوانترین سیارە بووە، دەستی کەوتووە. حەزی لە جوانترین خانوو بوو، دەستی کەوت. حەزی لە پارەی زۆر بوو، دەستی کەوت. خۆشترین خواردن، دەستی کەوت. گەورەترین دەسەڵات، دەستی کەوت. ئەو کەسەیە کە خوای گەورە دەفەرمێ خۆشترین ژیانی دنیای هەبووە لە نیعمەتی دنیاییدا، بەڵام یەک جار نقم کرا لە جەهەنەمدا پێی دەڵێن قەت خۆشیت بینیوە؟ دەڵێ یا ڕەبی ما ڕەئیت نەعیمەن قەت. کەواتە براکانم لە لەحظەیەکی جەهەنەم هەموو خۆشیەکانی دنیا دەیاد دەباتەوە. ئینسانی عاقڵ ناچێ بۆ سەعاتێک فاحیشە و خراپە خۆی تووشی ژیانێکی بەردەوامی جەهەنەم کە خوابمان پارێزێ. ئەی ئەو کەسێک کە لە دنیا سەبر دەگرێت لەسەر ناڕەحەتی، سەبر دەگرێت لەسەر فەقیری و ناچێ ماڵی حەرام بخوا، سەبر دەگرێت لەسەر ڕۆژوگرتن، لەسەر نوێشکردن، لەسەر عیبادەتکردن، ژیانێکی دەبێت لەوانەیە ناڕەحەتی تێدا بێت. خوای پەروەردگار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو دەفەرمێت کەسێکیش دێنن کە ژیانی لە دنیا لە هەموو کەس فەقیری و نەداری و نەبوونی ناخۆشتر بووە، بەردەوامی ژیانی ناخۆشی و نەخۆشی و ناڕەحەتی بووە. یەک جار دەیخەنە بەهەشتەوە و پرسیاری لێ دەکەن دوای یەک لەحظە هەل ڕەئیتە بوئسەن قەت لە ژیانی دنیا تۆ فەقیری و ناخۆشی و نەخۆشی و ناڕەحەتیت بینیوە؟ لەزەیە یەک لەحظەیەکی لەزەتی بەهەشت هەموو ناخۆشیەکانی دنیا لەبیر بردەوە. دەڵێ یا ڕەبی ما ڕەئیت بوئسەن قەت، ئەی خوای پەروەردگار من قەت ناڕەحەتیم نەبینیوە، خوا ناڕەحەت بووم. لەبیری چۆ لە دنیا زۆر فەقیر بوو، زۆر نەبوو بوو، دائیم نەخۆش بوو، تەنگ و چەڵەمە و مەشاکلی زۆر بوو، دائیمەن زەلیل و ملکەچ و فەقیر و کۆیلە بوو، هەمووی لەبیر بردەوە. یەک لەحظە لەزەتی ناو بەهەشت. کەواتە برا ئینسانی عاقڵ بیر لەو ڕۆژە بکاتەوە کە دەچێتە بەهەشت و خۆی پەنا بگرێ لەو ڕۆژە کە دەچێتە ناو ئاگری جەهەنەم. بۆیە پەروەردگارمان بە موسای فەرموو فلا يصدنك عنها من لا يؤمن بها واتبع هواه. بە ئەو کەسانی کە ئەهلی دنیا و دنیا پەرستن، ئەو کەسانی شەهوەت پەرستن، ئینسان بە قسەیان نەکات. بۆ چونکە ئەگەر بێت و شوێن کەسانی دنیا پەرست و دنیا شەهوەت پەرست بکەویت، ئەو کەسانە دائیمەن تۆ ڕادەکێشن بۆ جەهەنەم، واد لێ دەکەن کە تۆ قیامەتت لەبیر نەبێ، بەهەشت و جەهەنەم و قەبرت لەبیر نەبێ. ئەو کاتە فتەڕدا بە هیلاک دەچێت.